دیارە ئێرە پزیشکی لێیە منکەی تەندروستی لێیە کارمەندی تەندروستی لێیە ئێمە قسەمان لەگەڵاکردن دڵنیان کردمەوە کە هیچ حاڵەتێکی کۆرۆنا نیە ئەمە یەک دووەم بۆ مەسلەی سەردان و مۆڵەت دیارە ئێمە ڕامان گرتووە بەداخەوە خۆمان پێمان ناخۆشە کە ڕامان گرتووە بەڵام هۆکارەکەی تەنها و تەنها پاراستنی و سەلامەتی ژیانی سزادراوەکانە یەکەم ئەمانە لەبەرەوەی جوڵیان کەمە دووەم ناچنە بەرهەتاو بەرگیری لەشیان لە خەڵکی ئاسایی لاوااسترا بۆیە ئەگەر ئەم ڤایرەسە بگرن بە قورسیەی گرن بۆیە تەنها لەبەر سەلامەتی خۆیان مۆڵەت و سەردانمان ڕاگرتووە بەڵام بەرنامەیەکمان هەیە لە یەکشەمە ئیشی لەسەرەکەین کە ڕوبەڕوو بە لە ڕێی سکایپەوە سزادراوەکان قسە لەگەڵ کە سوکاریان بکەن دیارەوەش پێویستی بە بەرنامە و بە پێداویستی هەیە خۆشبەختانە ڕێکخراوی پاو بەڵێنیان پێیاوین کە بەرنمەکەمان بۆ جێبەجێ بکەن بۆ ئێستا لە چاکسازی ژنان و مناڵانی گەورە ژنان و مناڵانی سەیمانی ئەو بەرنمەیە بەڕێوە ئەچێ لە ڕۆژی یەکشەمە شەو ئیش لەسەرەوە ئەکەین بۆ ئەوی ئەمانە لە ڕووی نەفسیەوە ئاسوودە ببن لە ڕێی سکایپەوە قسە لەگەڵ کە سوکارەکانیان بکەن سەبارەت بەوەی کە ئەگەر گومانمان کرد یەکێک بڵێ ڤایرەسی کۆرۆنای هەیە ئێمە لەرە شوێنمان هەیە بێتمان هەیە لە بنکە تەندروستیەکە لەوێ جیانەکەینەوە بەگشتی کاروباری ئێرە زۆر باشە ڕوا بەڕێوە